آخرین ماڵی ژیانم کونجی بەندی خانەیە، ئەم کەلەپچە مەرهەمی زامی دڵی دێوانەیە. زۆر دەمێکە چاوەڕوانی زرزڕەی زەنجیرەکەم، سەیری ئەم زەنجیرەکە وەک زیوەری شاهانەیە. بووکی ئازادیم ئەوێ و خوێنم خەنەس بۆ دەست و پێ، حەڵقە حەڵقەی پەیوەنم بۆ پلپلە و لەرزانەیە. گەرچی دوژمن وا ئەزانێ من بەدیلی لاڵە بم، باش بزانێ کونجی زیندانم قوتابی خانەیە. بیری ئازادیم لە زیندانە فراوانتر ئەبێ، قوڕ بەسەر ئەو دوژمنە هیوای بەبەندی خانەیە. قوڕ بەسەر ئەو دوژمنە هیوای بەبەندی خانەیە. گرتن و لێدان و کوشتن عاملی ئازادیە، تۆپ و شەستیر و کەلەپچە لام وەک و ئەفسانەیە. چاوەڕوانی شۆڕشێکم عالەمێ ڕزگار بکە، میللەتم بۆ ئەمە بەستە کردەوەی شێرانەیە. چەکی شۆڕش گێڕی من نووسین و بیر و باوەڕە، ڕاپەڕینە هەڵمەتە پڕنەعرەتەی کوردانەیە. گەر بە ئازادی نەژیم مردن خەڵاتە بۆ لەشم، نۆکەری و سەردانەواندن کاری نامەردانەیە. قانەعم ئەمڕۆ لە زیندانە بە ئازادی ئەژیم، 100,000 نەعلەت لەوەی وا نۆکەری بێگانەیە. قانع.